ئێمە ئاخر مۆڵەتی میدیای دیجیتاڵی لە هەرێمی کوردستانە 181 میدیا مۆڵەتی وەرگرتووە، نزیکەی 90 بۆ 92 کەناڵیان لە سلێمانیان، شاری سلێمانیان. ئەم هەموو کەناڵە ئەگەر وەکو یەکوا بن، وەکوتم پێویست ناکە هەبێ من ڤار بە ئەزمونێکی جیاوازە بینم، ینی بە هاتنە ناوەی بۆ گۆڕەپانی میدیا و بۆ ئەو ئیشکردنانی کە کردوێتی و ئەو هەناسەی کە هەیەی و دیارە ئەوێ جیاواز بێت. ڕاستە هێشتا کەم تا زۆر تانوپۆی دەموچاوی دەرنەکەوتووە، یان با بڵێم بە وردی هێشتا استراتیجەکەی لای خەڵک ڕوون و ئاشکران نەبوو، بەڵام ئیشکردنەکەی و شێوازی حماسی ئیشکردن و ئەو تیمەی کە ئیشی لەسەر ئەەکەن، ینی ئەوانەی کە من چەند راپۆرتێکم لێ بینین لە ماوەیە کە راپۆرتی یەکلاکەرەوە بوون، ینی کارگەشتەوەی کە دەستخۆشیان لێ بکەم بە ڕسمی بۆ لەبەری توانیان کۆمەڵێک وتی و کۆمەڵێک قسە و قسەڵۆک و ئەمانە ببڕێنەوە. میشی میدیاش ئەمەیە کە لە کوێ ڕاستی هەبوو ڕاستیەکان بڵێ، لە کوێ ڕەش هەبوو بە ڕەش بڵێ ڕەش، بە سپیش بڵێ سپی. من دڵنیام کە لەم قۆناغی داهاتووە ڤار سەرکەوتنێکی تەواو بەدەستهێنێ و ئەبێ بەیەکێک لەو کەناڵە ناسراوانی کە لە هەرێمی کوردستانە هەیە، چ دیجیتال میدیا بێ چ پلتفۆرمەکانی کەشی بێ کە لە بواری کارکردنەکەم